خی گەورە و میهرەبان بەهانی هەموو لایەکتان باش بە خێراتنتان ئەکەم. سپاس بۆ ئامادەبوونی جەنابی وەزیری پەروەردەی عێراق ئوستاز عەلی حەمید دلێمی و شاندی یاوەری کە ئەمڕۆ لێرە لە هەولێری پایتەخت بەشداری ئەم میتیناکەن لەگەڵمان پێکەوە وەکو هەردوو وەزارەتی پەروەردە لە حکومەتی فیدراڵ و لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگ و کارا بجێڕین بۆ هاوکاریکردنی پرۆسەی پەروەردە بە هاوکاری ئێوەی بەڕێز و خۆشەویست وەکو ڕێکخراوەکە. سپاسیشی تایبەت بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز وەکو ڕێکخراوەکان بۆ Save the Children، بۆ Education Cannot Waiting، بۆ هەموو بەڕێزانەی دیکە کە پاڵپشتی بەرنامەی چاکبوونەوەی یانەوەی کە پێوترێ خۆراگری یان تەعافی بۆ پرۆسەی پەروەردە لە عێراقەکەن بە هەرێمی کوردستانیشەوە. ئەم پرۆسەیە بۆ ماوەی ئابی 2021 دەستی پێکردووە تاوەکو ئابی 2024. پرۆسەکە چەندین پارێزگا لە عێراق و هەرێمی کوردستان ئەگرێتەوە کە لانی کەم زیاتر لە 70 قوتابخانە و 36,500 منداڵ و قوتابی تیا سودمەند دەبن. فەندی بیدایی کە بۆ ئەم پرۆژەیە دانراوە لەلایەن بەخشەرەکان و ئەو ڕێکخراوانی کە ڕۆڵی گرنگیان هەیە 12 ملیۆن دۆلاری ئەمریکیە بۆ ئامانجی کە هەتا 48 ملیۆن دۆلار ئەم پرۆسەیە بگاتە جێ و زیاتر لە 200,000 قوتابی و خوێندکار وان منداڵ لێی سودمەند بێ لە سەرتاسەری عێراق. من ئەم دەرفەتە سوود لێوەرەگرم بۆ ئەوەی کە دید و ڕوئیای استراتیژی حکومەتی هەرێمی کوردستان لە سێکتەری پەروەردە بۆ بابەتەی وابەستەیە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بخەمە ڕوو. لە هەرێمی کوردستان ئێمە بڕیارمان داوە بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکان وەکو وەزارەتی پەروەردە پرۆسەی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ لە ساڵی خوێندنی 2022-2023 جێبەجێ بکەین. ئەم پرۆسەیەش پێویستی بە پشتگیریکردنی هەموو لایەک هەیە، بە تایبەتیش ئەو ڕێکخراوانەی کە ئەمڕۆ لێرە وجودیان هەیە و هەروەها هەموو ڕێکخراوانەی دیکەش کە لە Education Cluster ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە. هەرێمی کوردستان بە دیدێکی ڕۆشن و بە هەنگاوێکی دروست کاری لەسەر گرنگیدان بە هەموو پێوەرانە کردووە کە بۆ خوێندنی پێشوەختە و هەروەها بۆ گرنگیدان بە حاڵەتی دانەبڕان لە قوتابخانە لە ناو هەرێمی کوردستان بۆ قوتابیان و بۆ منداڵانی کوردستان کاری جدی و هەروەها هەنگاوی دروستی ناوە. لەو نێوەندەشدا بە تەنها لە پرۆسەی گەڕانەوە بۆ خوێندن لە ماوەی 2 ساڵی ڕابردوو زیاتر لە 13,000 قوتابیمان گەڕاندۆتەوە بۆ ناوەندەکانی خوێندن کە حاڵەتی دابڕان لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی توانم بڵم باش ڕێژەیەکی زۆر کەمە، بەڵام بە هاوکاری هەموو ڕێکخراوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە تایبەتیش ئەو ڕێکخراوە نیشتیمانیانەی وەکو ڕێکخراوی بارزانی نەمر توانیوانە لەگەڵ چەندین ڕێکخراوی دیکە هەماهەنگی بکەین منداڵپارێزی کوردستان بۆ ئەوەی کە حاڵەتی دابڕان لە قوتابخانەیان گەڕانەوە بۆ قوتابخانە ببێتە ئەولەوێتی کاریەوە. یەکێکی دیکە لەو هێڵە گشتیانەی کەرتی پەروەردەیان سیاسەتی پەروەردەیی لە هەرێمی کوردستان بریتیە لە گرنگیدان بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت و دانانی یان گەڵاڵەکردنی استراتیژێک بۆ ئەوەی کە لەسەر بنەمای پێوەریەکی جیهانی بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت هەرێمی کوردستان ڕۆڵ بژێڕێ و استراتیژێک جێبەجێ بکە کە هاوشان بێ بە بنەما پەروەردەیە جیهانیەکان لە بواری ئەو قوتابیانی کە سپێشەڵ نەیدن. لەو بارەیەشەوە جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی پشتگیری تەواوی ئەو پرۆسەیی کردووە و بۆ ساڵی خوێندنی ئایندە حکومەتی هەرێمی کوردستان و بەرهێنانێکی زیاتر لەم بوارەکە و مامۆستایەکی زیاتری وانەبێژی پەروەردەی تایبەت
بۆ ئەو قوتابیانە لە قوتابخانە و لە خوێندنگەکانی هەرێمی کوردستان داهانێ. دەمەوێت بە کورتی ئاماژە بەوە بکەم هەرێمی کوردستان لە سۆنگەی باوەڕبوونی بەوەی دەبێت خوێندنێکی یەکسان و دادپەروەرانە بەبێ جیاوازی ڕەگەز بەبێ جیاوازی زمان لەسەر بنەمای مرۆڤایەتی بۆ هەموو کەسێک بڕەخسێنێ کاری جدی کردووە. قوتابیانی پەنابەر کە لە دەوڵەتانی دیکەوە هاتوون و لە هەرێمی کوردستان نیشتەجێ بوون. ماوەی چەندین ساڵە حکومەتی هەرێمی کوردستان ئەرچێکی گرنگی کردووەتە سەرشان، ئەمە لە کاتێکدایە کە ئەرچی حکومەتێک نییە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرالیە، بەڵکو ئەرچێکی سەرەکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیە. هەرچەندە ڕێکخراوەکانیش لەم بوارە قسووریان نەکردووە لە هاوکاریکردن، بەڵام ئەوەی کە لە ڕووی پێدانی شایستەی دارایی مامۆسایان و دابینکردنی هەندێک پێداویستی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەرکەی گرتوۆتە ئاستۆ پێمان وا بووە لە ڕووی ئیلتیزاماتێکی نێودەوڵەتی ئەمە ئیلتیزاماتی حکومەت نییە، بەڵام لەو سۆنگەی باوەڕمان بەوە هەیە کە خوێندن بۆ هەموو مرۆڤێک دابینکەین کە لە هەرێمی کوردستان نیشتەجێبێ حکومەتی هەرێمی کوردستان و کارەی کردووە. بەردەوامە بین لەسەر پشتگیریکردنی سیاسەتی تێکەڵکردن بۆ قوتابیانی سووری لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ و هەروەها لە ناو قوتابخانەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بتوانین ئەو پێوەرە گیانیانە جێبەجێ بکەین. بەردەوامە بین لە پشتگیریکردنی سیاسەتی جیاکاری نەکردن لەگەڵ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەوەی لەگەڵ قوتابیانی ئاسایی بە گوێرەی پێوەر و وردەکاریەکان لە قوتابخانە و لە خوێندنگە ئاسایەکانە بتوانم پرۆسەی پەروەردە و فێرکاری جێبەجێکەن. بەردەوامە بین لە پشتگیریکردنی خوێندنی پێشوەخت و وەکو وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستانیش بەردەوامە بین لەسەر هەموو ئەو سیاسەتانەی کە پەیوەندیان هەیە بە هەوڵدانێکی زیاتر بۆ گەڕانەوەی ئەو قوتابیانەی کە لە خوێندندا بڕاون و هەوڵەکانیشمان لەم بابەتە کاریگەری زۆر باشی هەبووە و بە شێوەیەکی شەفاف و ڕوون داتاکانمان لەسەر وێبسایتی باک تو لیەرنینگ داناوە کە هەموو کەس دەتوانێت ببینێ چه ڕۆڵێکی گێڕاوە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ دابڕانی ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن دابڕانەوە. دەمەوێت پامێکم بۆ هەموو ئەو ڕێکخراوە عزیزانە هەبێت کە ئەمڕۆ لێرن هاوکاری کەرتی پەروەردەی هەرێمی کوردستان و کەرتی پەروەردەی عێراقی فیدراڵەکەن. ئەویژەوەیە ئێمە بە تەنها ئەرکەکان بەجێ نایڵین بۆ ڕێکخراوەکان، بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە جەنابی سەرۆکوەزیران بڕیاری داوە و بەرهێنانێکی زیاتر بکە لە کەرتی پەروەردە و پشتگیریەکی زیاتری کەرتی پەروەردە بکە. بەڵام ئەمەش پارالێڵ بەو جوهودەی حکومەتی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ڕێکخراوەکانیش بەردەوام بن و ڕۆڵی خۆیان زیاتر بجێڕن لە چوارچێوەی ئەو بەرنامانەی کە بۆ بەرنامەی چاکبوونەوەی چەند ساڵەیی لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە. هاندانی ئێوە بەردەوامیتان پشتگیری زیاترتان لەم پرۆسەیە و بەرفراوانکردنی ئەم پرۆسەیە بۆ ئەوەی کە بتوانین لە چەندین قوتابخانەی دیکە لە هەرێمی کوردستان ئەم پرۆسەیە جێبەجێ بکەین. کارێکی وا دەکات کە حکومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئێوە پێکەوە و بەرهێنانێکی زیاتر بکە لەم پرۆسانە و پشتگیریی زیاتر بکە و هیچ پاشەکشەیەک ڕوونەدا. دووبارە سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردەی حکومەتی عێراقی فیدرال کە ئێمە هەماهەنگیشی باشمان هەیە لەسەر هەموو ئاستەکان. سپاس بۆ ڕۆڵی هەموو ڕێکخراوەکان، سپاس بۆ بەشداریکردنتان لەم پرۆسەیە، سپاس بۆ ڕێکخەرانی ئەم میتینە. پێمان وایە ئەم دانیشتانە ئەم کۆبوونەوانە پێویستی بەوە هەیە بەردەوام بێت و تیمەکانی ئێمە لە وەزارەتی پەروەردە هاوشان لەگەڵ تیمی وەزارەتی پەروەردەی حکومەتی عێراقی فیدرال پێکەوە کارەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەم بەرنامانە لە ئاستی کۆمەڵگەی عێراقی و هەروەها کۆمەڵگەی کوردستانی بتوانین فراوانتری بکەین. معالي الوزير نرحب بمعاليك والوفد المرافق. شكرا لتواصلكم وتعاونكم على مستوى عالي مع وزارة التربية في حكومة إقليم كردستان. Good morning, distinguished guests. Thank you all for being here.
Thank you for Save the Children. Thank you for Education Cannot Waiting. Thank you for all. Thank you. ئەمڕۆ لە هەولێری پایتەخت بەشداریمان کرد لە بەرنامەیەک کە بۆ چاکبوونەوەی چەند ساڵەیی کە بەرنامەیەکی 4 ساڵیە بە هەماهەنگی و هاوکاری هەندێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتیش Save the Children و ئەو سندوقەی کە سەر بە ئەومەی متحیدەیە کە پەروەردە ناوەسەیان چاوەڕێ ناکە ئەو بەرنامە بۆ دەعمکردنی کەرتی پەروەردە بووە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عراقی فیدرال و هەروەها وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە چەند قوتابخانە و خوێندنگەیەک جێبەجێیەکرێ بۆ پشتگیریکردنی زیاتر لە 36500 قوتابی و خوێندکار. معالي الوزير تفضل. شكرا جزيلا. جزيل الشكر والتقدير إلى أخي معالي الوزير في حكومة إقليم كردستان الأستاذ آلان، والشكر موصول إلى حكومة إقليم كردستان لاستضافتهم لهذا المؤتمر التربوي تشترك بوزارتي التربية الاتحادية ووزارة التربية في حكومة إقليم كردستان، وهذا من دواعي السرور أن كلا الوزارتين تشترك في تنفيذ أهداف تتعلق بالتربية والتعليم في العراق. هذا البرنامج طبعا يحمل مشروع تحت عنوان التعافي المتعدد السنوات، التعليم لا ينتظر، بالتعاون مع منظمة إنقاذ الطفولة العالمية والجهات المانحة لرعاية هذا البرنامج. المشروع يستهدف عدد من المحافظات العراقية في حكومة إقليم كردستان والحكومة الاتحادية. الهدف منه تحقيق الوصول إلى التعليم الشامل لعدد من الأطفال الذين تأثروا في هذه الأزمات الطارئة نتيجة النزوح والهجرة. إعادتهم إلى المقاعد الدراسية أمر مهم جدا، يعني من أهداف كلا الحكومتين الاتحادية وحكومة إقليم كردستان من خلال وزارتي التربية الوصول إلى هذا الهدف، هدف التنمية المستدامة. أيضا الاهتمام بقضية تعليم الفتيات في مناطق الريف وحصولهم على حقوقهم في التعليم أمر مهم جدا. نشكر كل المنظمات التي عملت في تحقيق هذا العمل المشترك بين وزارتي التربية الاتحادية ووزارة التربية في إقليم كردستان لتحقيق هدف سامي من أهداف التربية. أيضا البرنامج يهدف إلى حصول ذوي الاحتياجات الخاصة على فرص تعليمية تؤهلهم للتقدم في حياتهم العامة. مرة أخرى أتقدم بالشكر الجزيل إلى حكومة إقليم كردستان وإلى وزارة التربية في حكومة إقليم كردستان لرعايتهم وتعاونهم في إنجاح هذا المؤتمر. معالي الوزير، ما هي الأسباب لتأجيل الامتحانات الصف الثالث؟ في أسئلة أخرى؟ هناك أسئلة سيادة الوزير، يعني كان يكون مشاكل حول الأساتذة يعملون بالعقول في وزارة التربية، ماكو حلول أو كان يكون حلول عندهم؟ إن شاء الله حكومة الأستاذ مصطفى الكاظمي مهتمة بهذا الجانب، وهناك قرارات إن شاء الله ستجعل هذه الشريحة تحصل على حقوقها الكاملة. لدي سؤال فيما يتعلق باللاجئين والنازحين. في السنوات الأخيرة حكومة إقليم كردستان كانت متعاونة جدا لتوفير جميع الحاجات التربوية، والحكومة العراقية لم تكن على نفس المستوى. ماذا يمكن أن نفعل لكي نضمن حقوق التربوية لهؤلاء الأطفال لأنهم محرومين من التربية؟ هذا الموضوع حقيقة حصل نقاش في أكثر من مرة أنا وأخي معالي الوزير الأستاذ آلان حول موضوع اللاجئين من خارج العراق الموجودين الآن في مخيمات في إقليم كردستان. سابقا كانوا يحصلون على دعم من منظمات دولية، بعد 2003 توقفت هذه، وحكومة إقليم كردستان وفرت دعم كافي لهذه الفئة من اللاجئين وعدم حرمانهم من التعليم بأي شكل من الأشكال. الآن بسبب التحديات تم طرح الموضوع
لكي يكون هناك تعاون ما بين حكومة إقليم كردستان والحكومة الاتحادية على توفير متطلبات حصول اللاجئين على حقوقهم التعليمية. في المناطق يسكن فيها اللاجئين ما هي عدد المدارس لا حريمي كردستان زیاتر لە 40,000 قوتابی پەنابەر هەیە کەمە جیاوازی کرد لە نێوان لاجئین و نازحین نازحینەوانن کە ئاوارەی ناوخۆیین و لاجئینەوانەشن کە لە دەرەوەی وڵاتەوە و ئەوانە دابەش بوون بەسەر 56 قوتابخانەی کەمپەکانەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دا وە ساڵی خوێندنی 22-23 واتە ساڵی خوێندنی ئایندا سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی قوتابخانەکانی پەنابەران لەگەڵ قوتابخانەکانی نیشتیمانی یان کۆمەڵگەی خانەخوێن جێبەجێ بکرابەوە بابەتە بڕیارماندا و لەگەڵ ڕێکخراوەکان نیشتیمان کردووە و وردەکاری ئەو پرۆژەیە لە ئایندەیەکی نزیک بە لە دەستپێکی ساڵی نوێ خوێندن بڵاوکرێت. أزام أوي جنابي 5000 مدرس الآن على حكومة الإقليم هناك أي مخطط سواء بخوێندنی کوردی لە کەرکووک ژماری مامۆسایان و فەرمانبەرانی ئێمە 9000 فەرمانبەر و مامۆسایە حکوومەتی هەرێمی کوردستان شایستەی دارایی و مامۆسایانی دابین کردووە بە پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خوێنن لەگەڵ جەنابی وەزیری پەروەردەی عراقی فیدرال هەمانجیشی زۆر باشمان هەیە لە هەموو کاروبارەکە من دەمەوێت سوپاسیشی تایبەتیشی بکەم هەر کاتێک گرفتێک لە بابەتی تاقیکردنەوەکان یان هەر شتێکی دیکە کە پەیوەندی هەبێ بە لیژنە زانستیەکانەوە هاتبێتە پێشەوە جەنابی هاوکاری جددی خوێندنی کوردی بووە لە کەرکووک ئەوە ژێرگەی تەقدیرە سەبارەت بە ئەو قوتابیانەی کە لە شنگالە خوێنن ئەو قوتابیانە سەر بە پەروەردەی شنگال بوو شنگالیش ئێستا لە ڕووی پەروەردەییەوە سەر بە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دهۆکە بە تەنها قوتابیان لە کاتی تاقیکردنەوەکان تەنها قوتابیانی پۆلی 12 کە مافیان ڕێگەداری کرد دێن لە پارێزگای دهۆک تاقیکردنەوە دەم بۆی دۆخێنەوە ئەگەرنا قوتابخانەکانمان لە شنگال بەردەوامن ئاوارەکانیان لاوی کە لە کوردستانە خوێنێ ڕێگان پێدراوە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان بخوێنن و لە پارێزگای دهۆک گەش هەبێ دەخوێنێت چونکە ئەوانە قوتابی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پرسیاری کۆتایی سەبارەت بە پرۆژێکتانە بوو گەڕانەوەی خوێندکاران بۆ خوێندن مشروع لإعادة الطلاب إلى المدارس بەڵێ بەشێک لە ئەم بەرنامەی ئەمڕۆ بۆ پشتگیریکردنی پرۆسەی گەڕانەوەی بۆ خوێندن دەبێت پێتان بڵێم داتاکان دڵخۆشکەرم بۆی کە پرۆسەی دابڕان لە خوێندن لە هەرێمی کوردستان ڕێژەکەی زۆر نییە و ئەوە خاڵێکی ئیجابی تۆمارەکرێت لە سەکەتی پەروەردە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا هەموو قوتابیانی کە لە ساڵانی ڕابردووتر ئێمە ئەم پرۆسەیەمان لە ساڵی 2018 دەست پێ کردووە و بە تایبەتیش لە ساڵی 2019 لە کابینەی نوێوی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا توانیمانە 13000 قوتابی بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە هاوکاری ئینتەرسۆس بە هاوکاری دەستگای پێشوازی بارزانی بە هاوکاری یونسکۆ یونیسێف ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەموو ئەوانە لەگەڵمان هاوکار بوون بە میکانیزم و بە ئالێتێکی جیاواز و بە شێوازێکی مەیدانی سەردانی ئەو قوتابیانە نەکراوە قوتابیانە گەڕاونەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن وێبسایتێکمان هەیە بە ناوی backtolearning.com هەموو داتاکان لەوێ لە چ پەروەردەیەکە و قوتابیانە گەڕاونەتەوە هەر کەسێک بێ سەیری ئەو داتایانەکە بە شێوەیەکی شەفاف و ڕوون لە هەر پەروەردەیەک لە هەر شارێک دەتوانێت داتاکان ببینێت کە چەند قوتابی گەڕاوەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن ئەوەش بابەتێکی ئیجابیە بۆ کەرتی پەروەردەی حکوومەتی بس ئەو پرسیارەی شنگال فەریا ئاوارەکان چی دەکەن بۆ ئەوان هەروەها ئەو کێشەی لە باڵەخانەی قوتابخانەکان لە مامۆستایان هەیە فيما يتعلق بمدارس شنغال واللاجئين ما هي الحلول لهذه المشاكل؟ ما بس الآواري داخلية خارجية يعني نازحين بما يتعلق بالنازحين في شنغال. تم التواصل مع معالي الوزير بخصوص النازحين من مدارس شنغال. هناك طلبة يدرسون مناهج وزارة التربية في حكومة إقليم كردستان، وهناك طلاب يدرسون مناهج وزارة التربية الاتحادية. الطلبة الذين تمكنوا من
الوصول إلى هوك ولديهم يعني إمكانية المشاركة في الامتحانات، سمحنا لهم بالمشاركة، والذي لم يتمكن من الحصول على فرصة الاشتراك تم تأجيله إلى موقت آخر إن شاء الله. زور سباس. يوصل للجميع ايضا، انه الطفل يقدر يوصل للنظام، يعبر عن مثل ما انا اليوم قدرت اوصل، يعبر عن